دوای سندوقی دەنگدان پێشبینیە هەژێنەرەکانی عێراق لە نێوان هەژمونی ئێران و سێبەری هەڕەشەی ئەمریکا و ئیسرائیلدا. پرۆسەی ئەمجارەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە چاوەڕوان دەکرێت لە 11 تشرینی دووەمی 2025 بەڕێوە بچێت لە کاتێکدایە کە گۆڕەپانی سیاسی عێراق بە تەواوی لە نێوان دوو جەمسەری دژبەردا دابەش بووە. لایەنە سەرەکیەکانی وڵاتەکە و کاریگەریە هەرێمیەکانی سەر بە ئێران لەلایەک و فشارە شڕەکانی ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی ترەوە. هەڵبژاردننی ئەمجارە بۆ عێراق تەنها پرۆسەیەکی ناوخۆیی نییە بۆ پەرلەمان و کابینەیەکی نوێ حکوومەت، بەڵکو دەکرێت بڵێن ڕاپرسیەکی ناڕاستە و خۆشە بۆ یەکلایکردنەوەی ڕێگەی عێراق و پەیوەندیەکانی لەگەڵ تاران و واشنتۆندا. سیناریۆکانی دوای سندوقەکان و کاریگەری لەسەر پێکهێنانی حکوومەت. ئەنجامی هەڵبژاردننی ئەمجارە تەنها بریتی نابێت لە ڕێژەی دەنگ و کورسی لایەنەکان، بەڵکو پەیوەستە بەو ئەنجامەشی کە ئەمریکا لە عێراق دەیەوێت یان چاوەڕێی دەکات. ڕوونتر بڵێم ئەنجامی هەڵبژاردنەکە دەوەستێتەوە سەر ڕێژەی کورسیەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعی کە کوتلە سەرەکیەکانی نزیک لە ئێران لەخۆ دەگرێت. بەم واتایی ئەگەر ئەنجامی هەڵبژاردننی ئەمجارە بەدڵی ئەمریکا نەبێت، واتە لایەنە سیاسیەکانی هەشتی شەعبی وەک بەرەی مقاومە پێگەیان لە پەرلەمان و حکوومەت بەهێزتر دەبێت، یان تەنانەت ئەگەر بتوانن هەژمون و کورسیەکانی ئەو گروپانە کە ئەمریکا بە پرۆکسی ئێران دەیان ناسێنێت پۆستی کاریگەر و سەرەکی وەربگرن، ئەمریکا کە هەڕەشەکانی ئەمجارەی زۆر بەجددین لە ئەگەری ڕوودانی یەکێک یان دوان لەم سیناریۆیانەدا کاردانەوەیەکی توندی دەبێت بەرامبەر بە گروپەکان و پێدەچێت عێراقیش بخاتە ناو قەیرانێکی قوڵی دیپلۆماسی و ئابووری و تەنانەت سەربازیشەوە. ئەوەی ڕوونە لێرەدا ئەگەر ئەنجامیان هەڵبژاردنە جێگای دڵخۆشی نەبێت بۆ ئەمریکا، بە ئەگەرێکی زۆر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا چەند کاردانەوەیەکی توندی دەبێت. بۆ ئەم مەبەستەش پێشبینی دەکرێت چەند هەنگاوێکی جدی لە دژی عێراق بگرێتە بەر. لەوانە یەکەم گۆشەگیرکردنی دیپلۆماسی و ڕەتکردنەوەی ئەنجامەکان. ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژاردن یان کۆی پرۆسەکە بە بیانووی بەڕێوەچوونی نادیموکراسی بوونی پرۆسەکە، بیانووی دەستێوەردانی ئێران و زۆر شتی تریش. بە ئامانجی ئەوەی حکوومەتی داهاتوو لە ڕووی دیپلۆماسیەوە گۆشەگیر و ئیفلیج بێت. تەنانەت هەرچەندە ئەمە وەک ڕاستە و خۆ دەستوەردان لە پرۆسی هەڵبژاردننی وڵاتێکی تر لێک بدرێتەوە، بەڵام لە ڕوانگەی ترامپەوە دەکرێت هەڵوێستێکی لەو جۆرە ئاسایی و یاسایی بێت کە ڕەنگە دۆناڵد ترامپ لێرەدا پاساوی ئەوە بهێنێتەوە. مادام ئێران بۆی هەبێت دەستوەردان بکات و هەژمونی خۆی بەسەر عێراقدا بسەپێنێت، بۆچی ئەمریکا ئەوە نەکات کە پارەیەکی زۆری لە عێراقدا خەرج کردووە؟ لە کاتێکدا واشنتۆن پێشتر دژایەتی خۆی نەشاردۆتەوە لە بەرامبەر ئەگەری زیادبوونی کاریگەری گروپەکان یان مانەوەی کاریگەریان لە دوای ئەم هەڵبژاردنەشدا. بە شێوەیەکی ناڕاستە و خۆش هەڕەشەی ئەوەی کردووە کە ئاستی دانوستان و پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی نوێدا دەبەزێنێت ئەگەر حکوومەتی داهاتوو ملکەتی بەرژەوەندیەکانی تاران بێت. ئەمەش وا دەکات پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا و ڕۆژئاوا بەرەو خراپی ببات و دوور نییە عێراق لە دوای ڕژێمەکەی سەددامەوە جارێکی تر دووچاری گۆشەگیری ببێتەوە. دووهەم تێکشکاندنی کەرتی ئابووری عێراق و جەنگ بە دۆلار. کاریگەرترین چەکی ترامپ و کارتی فشاری لەسەر عێراق کۆنتڕۆڵکردنی سیستەمی بانکی و پارەدارکردنی عێراقا بە دۆلار. ئەگەر ئەنجامەکان بەلای بەرژەوەندی ئێران داشکایەوە، پێدەچێت واشنتۆن وەک ئامرازێک بۆ گوشارخستنە سەر حکوومەتی بەغدا چەکی دۆلار لە دژی حکوومەتی داهاتووی عێراق بەکاربهێنێت. لەو چوارچێوەیەشدا پێشبینی دەکرێت جەنگ بە دۆلار ئەم هەنگاوانە لەخۆ بگرێت. چاودێری و فشارێکی توند لەسەر بانکی ناوەندی عێراق، سزادانی ژمارەیەک لەو بانکە عێراقیانەی کە ڕێگەیان پێدەدرێت مامەڵە بە دۆلار بکەن و سەپاندنی سزای نوێ بەسەر کۆمپانیا و کەسایەتی حکومی و بازرگانەکان بەتایبەت ئەوانەی بەنزیک لە تاران دادەنرێن. هەر چۆنێک بێت ڕەنگە تا ئێرە ئەم هەنگاوانە بۆ زۆرێک پێشبینی کراو بێت بەتایبەت لەمەڕ سیاسەتی ئێستای ئیدارەی ترامپ، بەڵام ئەوەی مەترسیدارە لێرەدا دەرەنجامەکەیەتی کە دەکرێت لێکەوتەکانی لەسەر عێراق بە گشتی درێژخایەن و کارەسات بار بن، چونکە ئەم هەنگاوانە ڕاستە و خۆت دەبێتە هۆی دابەزینی نرخی دینار لە بازاڕەکان و بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان. ئەمەش دەکرێت بە خێرایی دۆخێکی خراپ بۆ عێراق بخوڵقێنێت و ببێتە هۆی خۆپێشاندانی خەڵکی ناڕازی و گۆڕینی دۆخەکە بۆ قۆناغێکی مەترسیدارتر و پێشبینی نەکراو. هەروەها کردنەوەی دەرگا بۆ توندوتیژی، دەستوەردانی دەرەکی زیاتر و ململانەیەکی تائیفی و سیاسی و ئابووری نوێ کە دوور نییە وڵات بەرەو پارچە پارچە بوون و جەنگێکی خوێناوی گەورەی ناوخۆیی بەرێت. سێام ڕێگەی سەربازی وەک بەدیل.
گۆڕینی دۆخی گواستنەوەی هێزەکان. ئەمریکا دەکرێت بە فەرمی تەواوی هێزەکانی خۆی لا بنکەکانی نزیک بەغدا و ناوەڕاستی عێراق بگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان بە بیانووی جیاواز. ئەمەش بە واتای لاوازکردنی هاوکاری ئاسایشی ڕاستەوخۆی نێوان ئەمریکا و سوپای عێراق دێت. لالایەکی تر هاندانی سوننەکان کە دوور نییە دۆخێک دروست بکرێت تیایدا گروپە سوننەکان هان بدرن بۆ داواکردنی هەرێمێکی سەربەخۆ وەک فشارێک لەسەر ناوەند و بەدیلێک بۆ ڕێبازی کەمکردنەوەی هەژمونی ئێران لە عێراق. هەرێمی کوردستان لە نێوان چەکوشی ئێران و قەڵغانی ئەمریکادا. ئەنجامەکانی هەڵبژاردن و کاردانەوەکانی ئەمریکا کاریگەری ڕاستەوخۆ و زۆر گرنگی لەسەر هەرێمی کوردستان دەبێت کە ناکرێت نادیدەی بگرین. ئەگەری یەکەم زاڵبوونی پرۆکسیەکانی ئێران و کاریگەریەکەی لەسەر هەرێم. فشاری دارایی زیاتر. گەمارۆ سزاکانی ئەمریکا لەسەر بانکی ناوەندی بەغدا بە شێوەیەکی ئۆتۆماتیکیش کاریگەری و دەرهاویشتەی خراپی بۆ پشکی هەرێم لە بودجە و دابینکردنی دۆلار دەبێت. بۆ پێی هەرێم هێشتا لە چوارچێوەی عێراقزایە و مامەڵەی دارایی هەرێم پەیوەستە بە سیستەمی بانکی ناوەندیەوە. هەرچەندە ڕەنگە لە دۆخێکی لەم جۆرەدا بوارێک بڕەخسێنرێت بۆ فرۆشتنی ڕاستەوخۆی نەوت یان جۆرێک لە هاوکاری تر بۆ هەرێمی کوردستان. فشاری سیاسی و یاسایی زیاتر. بێگومان حکوومەتێکی نوێی نزیک لە ئێران فشارە یاسایی و سیاسیەکان لە مەردۆسیەی نەوت و غازی هەرێم لەسەر هەرێمی کوردستان تونتر دەکاتەوە. دەکرێت هەموو هەوڵێک بدات بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوەتی داهاتەکانی هەرێم. مەترسی ئەمنی. لێرەشدا بەهێزبوونی میلیشیاکان لە بەغدا وایان لێ دەکات دەستکراوەتر بن بۆ هێرشکردنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوخاکی هەرێمدا. ئەگەری دووەم گواستنەوەی بنکە سەربازیەکانی ئەمریکا بۆ هەرێم پێگەی هەرێم لەسەر ئاستی نێودەوڵەتی وەک قەڵغانی ئەمریکا لە ناوچەکەدا بەهێز دەکات. هەر وەک مەترسیش هەیە لە بەرامبەر ئەمەدا کە دەکرێت هەرێمی کوردستان ببێتە ئامانجی سەرەکی و ڕاستەوخۆی ئێران و گروپە چەکدارەکانی. ئەگەر ئەمانە ڕووبدەن دوور نییە لە داهاتوودا ڕوبەڕووی زنجیرێک هێرشی نوێی درۆنی توند یان کۆمەڵێک فاتیح و سادیق لە ئاسمانی خۆمان ببینینەوە. گرنگی بۆ کورد چییە؟ لەو دۆخەدا ئەمریکا و هاوپەیمانان زیاتر پشتی کورد دەگرن و پشتی پێدەبەستن وەک تاکە هاوپەیمانی باوەڕپێکراو لە عێراق بۆ جێگیرکردنی هاوسەنگی هێز لە عێراق و ناوچەکەدا. پشتیوانی بۆ کورد زیاتر دەبێت لەسەر زۆر ئاستی جیاوازدا کە ئێستا کاتی باسکردنیان نییە. هەڕەشەی ئیسرائیل و گڵۆپی سەوزی ئەمریکا. کاریگەری ئەنجامی هەڵبژاردننی ئەمجارە عێراق پەیوەست بە هەڕەشەکانی ئیسرائیلیش پێدەچێت یەکلاکەرەوە بێت. لە کاتێکدا ئیسرائیل کوتلەکانی سەر بە ئێران لە عێراق بە دوژمن و هەڕەشە لەسەر ئاسایشی خۆی تەماشا دەکات. بەتایبەت لە ڕووی گواستنەوەی چەکی استراتیژی، موشکی بالیستیکی و درۆنی پێشکەوتوو بۆ ناوخاکی عێراق کە بەردەوام گومانی لێ دەکرێت. بۆیە ئەگەر حکوومەتی نوێی عێراقیش لە ژێر هەژمونی تاراندا بمێنێتەوە، ئەمریکا نەک هەر ڕێگە لە ئیسرائیل ناگرێت بەڵکو گڵۆپی سەوزی بۆ هەڵدەکات بۆ لێدان لەو گروپانە. دەکرێت ئەم ڕێگەیە وەک بژاردەیەکی بەدیلیش بۆ لاوازکردنی هەژمونی ئێران لە عێراق تەماشا بکرێت بە هەمان میکانیزم و ئەو شێوەزەی کە ئیسرائیل لە لوبنان و سووریا و یەمەن ئەنجامی داوە و سەرکەوتوش بووە. بەمەش ئەمریکا لەلایەک خۆی لە پێکدادانی ڕاستەوخۆ بەدوور دەگرێت، لەلایەک گروپەکان بە ئیسرائیل لاواز و شەکەت دەکات بەمەرجێک ئەگەر هێرشی پێشوەختەی لەلایەن گروپەکانەوە نەکرێتە سەری. هەرچۆنێک بێت لە ژێرەوە هەمان ئامانج و استراتیژە لەگەڵ ئیسرائیل بە هاوکاری سەربازی و هەواڵگریشەوە. کورد و کورمانج ئەگەر پرۆسی هەڵبژاردن لە عێراق لە خولەکانی پێشوودا تەنها کێبڕکەی کورسی و پارە خەرجکردن بوو بێت، خولی هەڵبژاردننی ئەمجارە بۆ عێراق تەنیا کۆتایی پرۆسەیەک نابێت، بەڵکو دەکرێت ببێتە دەستپێکی قۆناغێکی نوێی ناسەقامگیری سیاسی، ئابووری و فشاری توندی دەرەکی. ئەگەر هێزە نزیکەکانی ئێران کورسیەکانی خۆیان بپارێزن یان زیاد بکەن، بە ئەگەری زۆرەوە عێراق ڕووبەڕووی قەیرانێکی دارایی دروستکراو لەلایەن واشنگتن و هەڕەشە ڕاستەقینەکانی ئیسرائیل دەبێتەوە. ئەم دوو فشارە هەڕەشەیە کە لە بەرئەنجامی هەژمونی ئێران و ڕەفتاری میلیشیاکانەوە لەسەر عێراق دروست بوون. بەلایەنی کەمەوە ئەرکی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق زۆر زەحمەت دەکەن و عێراق بەرەو دۆخێکی تاریک و ناسەقام گیر دەبن کە تێیدا هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر هەستیار و لە بەردەم مەترسی و دەرفەتێکی هاوکاتدا دەبێت.